زاڵاوە زاڵ بە معنای سپیە زاڵەوە بە معنای گوندێک کە هەمووی زاڵن گوندێک سپی سپاس کە ئەڵێن کە فیلمەکە بەهێزە ئەم فیلمە شاید ئەو کانسپتی فیلمەکە کانسپتی فیلمەکە مۆزۆی فیلمەکە بیرۆکەی فیلمەکە مۆزۆیەکی جیهانیە کە لەسەر باوەڕەوە هەیە و ئەوەی کە فیلمەکە تۆزی ژانریە یعنی فیلمێکە کە بۆ بینەران فیلمێکە کە سەرگەرمیان نەکات ئەی بینن حەزی پێکەن و لە دوایی کانسپت بە شتێکی بیرۆکەنەوە یعنی شاید هێزی فیلمەکە بە بۆنەی ئەوە بێت کە هەم چیرۆکی هەیە چیرۆکی دوایی ئەوەی کە شتێک لەبارەی شتێکەوە قسە کات کە مۆزۆیەکی زۆر مهمە لە کولتوری جیهانی بۆ لەسەر باوە داهاتووی سینمای کوردی زۆر زۆر باش دەبینم يعني امسال چون 4 ساڵەکە لە فستیواڵی دهۆک بەشدارم ساڵ بە ساڵ فیلمای کوردی کەبینم باشترن لە بواری تەکنیکیە و لە بواری مۆزۆعیە و لە بواری بیرۆکە و سناریۆ و ئەکتەرەکانی کوردی ئەکتەری کوردی زۆر زۆر بەقووەتر و باشترن ئەبن ساڵ بە ساڵ و ئیمساڵ وازانم زۆر فیلمی کوردی زۆر بە کوالەتی بەرزەوە هەمانە لە پێشەی سینمای کوردی جێشانە زیێبوو هەشتمین فستیواڵ بەلای منەوە کە فستیواڵ گەیە بە جێگەی کە توانین بڵێن یەکێ لە فستیواڵە ناودارەکانی جیهانی توانێت بێت بە بۆنەی میزبانیە و ئەوە کە میێوانداری زۆر باشی هەیە یعنی زۆر گەرمە خۆمانیانەس کوردانەیە ئەو شێوازی فستیواڵەکە وەکو شێوازی کولتوری کوردی گەرم و خۆشە ئەمە بەلای منەوە لە ناو چەند فستیواڵی جیهانی چوون ڕۆشتون ئەوان تۆزێ ڕەسمین بەڵام ئەم فستیواڵە میوانان هەست دەکەن کە لە ماڵی خۆیانن ئەمە خاڵێکی زۆر گرینگە بۆ فستیواڵی دهۆک بەلای بنەوە باشتر و باشتر دەبێت و زۆر معروفە بەناوبانگ نەبێت لە ناوجیهان